سەرباری بایکۆت و پێنەدانی موچە دیمەنی کەرتی تەندروستی لە گەرمیان بەم جۆرەیە و ڕۆژانە دانیشتوانی سنوورەکە چارەسەری پێویست وەردەگرن. پزیشک و کارمەندانی تەندروستیش ئاماژە بۆ دەکەن هەستکردن بە بەرپرسیارەتی نیشتیمانی وای لێکردوون خزمەتگوزارێ پزیشکەکان پێشکەش بە خەڵکان. هەروەها وتیشیان دەبێت حکوومەت لەوە تێبگات کە فەرمانبەرەکانی لە دۆخی خراپ و قەیرانی دارایشدا خەمی خەڵکیانە و نایەنەوێ باجی خراپی حکوومەتیش بەر خەڵکی هەژار و کەم دەست بکەوێ. سەر ڕاینەمودی موچە و هیچ دەرماڵەیەک تاکو ئێستا لە نەخۆشخانەکە بەردەوامە وەکو کارمەندان دەوامیان وەک خۆی دەوام ئەکەن بەڵام کێشەی مقیم و مقیم ئەقدەم ئەوان مانیان گردووە بۆیە دکتۆری ئەخسایی بە تەلەفۆن بۆ حاڵتە کتوبڕەکان دێنە سەر نەخۆش. من زۆر بەناوی خۆمشە زۆر سپاسی کارمەندەکانی ئێراکەم وەکو لێپستایەوانم دەستخۆشییان لێگەم چایە ماچەکەم چونکەم هەتاوی ێزە هەرەمیان وەکو ئەرکێکی نیشتیمانی وەکو خزمەتکردنی خەڵکی فەقیر و هەژار لێرە خزمەتی نەخۆشیان کردو. یاریدەدەری نەخۆشخانەی گشتی کەلاریش دەڵێت ئێمە بایکۆتمان نەشکاندووە بەڵام جۆرێک لە دەواممان دەست پێ کردوێتەوە بۆ ئەوەی خەڵکی بتوانن سوود لە خزمەتگوزاریە پزیشکەکان وەرگرن. ڕاشی گەیان بەشە گرنگ و ئەستیارەکانی نەخۆشخانەکەمان دەوامی هەیە لەوانە سەنتەری شتنی گورچیلە و هۆڵی نەشتەرگەری و تیشک و بەشی ڕاوێژکاری. ڕاشی گەیاند ئامانجی ئێمە لەم قۆناغەدا تەنها خزمەتی خەڵکە. بەشی ڕاوێژکاری بەسەر جەمبەشەکانیەوە بە پزیشک بەسەر جەمبەشەکانیەوە لەگەڵ دەرمانخانە لەگەڵ دەرزی لێدان هێڵکاری دڵ تاقیگا تیشک هەموو ئەمانە دەوامەکەن و هەروەها هۆڵی نەشتەرگەریش یەکشەم دووشەم سێشەم چوارشەم هەموو عملیاتەکانی تیاکرێت کەوەی کە عملیاتی ساردا تەنها ئەمێنێتەوە ئەوانەی کە حاڵەتی ئیمەرجەنسیە حاڵەتی لە ناکاو لە ئیمەرجەنسیەکان 24 ساعت داخڵە بێ و نەشتەرگەریشی بووە کرێت مشکلەیشمان لەگەڵیان نییە. ئەم هاتنە سەر کارەی ئێمە ناکاتە مانای ئەوەی ئێمە بایکۆتمان لەبەر خاتر حکوومەت شکان دەبێ یان لەبەر خاتر هەوشتێک ئێمە موچەمان نییە وەکو هەموو فەرمانبەرانی ئەم وڵاتە. بەڵام ئێمە بیر لەوەکەینەوە ئەو خەڵکە ڕەشڕوتە گەر ئێمەم دەرگاشی لەداخێن ئەبێ ڕوو لە کوێ بکە. بەهۆی پێنەدانی موچە و جێبەجێکردنی سیستەمی پاشەکەوت لەلایەن حکوومەتی هەرێمەوە ماوەی چەندین هەفتەیە لە زۆرێک لە فەرمانگە و بەڕێبەراتی و نەخۆشخانە و قوتابخانەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان فەرمانبەران دەستیان کردووە بە بایکۆت و ناچنە دەوام. بەڵام لە هەندێک شارۆچکە هەست بە بەرپرسیارەتی نیشتیمانی ئەکرێت و سەرباری پێنەدانی موچە فەرمانبەران نەیان هێشتووە ئیشی خەڵک بوەستێ. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.